کاکتۆر ڕێخستنی سیستەمی خۆراکی وەرزشکردن تا چەند یارمەتیدەرە لە کۆنتڕۆڵکردنی نەخۆشی شەکرەدا یاخود ئەگەر گرنگی بە وەرزشکردن یاخود ڕێخستنی سیستەمی خۆراکی نەدا مەترسی تەندروستی دروست دەکات؟ بەڵێ زۆر جوانە پرسیارەکە خۆی من هەموو جا بە نەخۆش دەڵێم دەڵێم چارەسەری نەخۆشی شەکرە دوو جۆرە دوو بەشە بەشێکیان دەکەوتە سەر نەخۆشەکە بەخۆی بەشێکیان لەسەر دکتۆرە دەرمانەوەی بنووسێ هەردووکیان پێکەوە زەرورن نە ئەوەی لەسەر نەخۆشەکە بە تەواتی کافیە نە ئەوەی دەرمانەکەش بە تەواتی کافیە ئەجەمە بەسمان ئەوەی کە دەکەوتە سەر نەخۆشەکە چییە؟ ڕێخستنی خۆراکە لەگەڵ جوولە لەگەڵ وەرزشکردنە خۆراک زۆر گرنگە ئەنی ئەگەر تو دەرمانی باشترین دەرمانی بۆ بنووسی بەڵام نەخۆشەکە بە کەیف خۆی بچی شیریناتی بخوا شیریناتیش خەڵکە بەس تێگەیشتیەوە دەزانن بەس شەکری سپی شیریناتیە شیریناتی بپسیە شەربەتە کێکە زەلابیە پاقلاوەیە معجەناتە ئەوە هەموو شیریناتیە ئەوە دەبێت زەربێکی گەورەی لەسەردا بنێ ینی تەرک تەرکی بکاتەوە نێزیکی نەکەوێتەوە چونکە ئەوە ئەگەر تەرک نەکات ئەتو هەر دەرمانی بۆ بنووسە هیچ استیفادەی نییە استیفادەی لێ ناکە دووەم ئارد چی لە دروست دەبێت نان و سەمون و شعریە ئەوە دەبێت ئەگە بڵێن هەر نەخۆ نابێت چونکە بەشێکی گرنگی با بڵێن خواردن ڕۆژانەیە دەبێت بڵێن کەمیکەوە مەسەن پێشتر نانێکی کوردی دەخوارد دەبێت کەمی کاتەوە یانیش نەخۆشەکانی خۆمان چ دەڵێن دکتۆر ئەمە نانی تیریکی خۆمانە دەخۆین خراپە وا دەزانی نانی خۆمانە بیتەوە خراپ نییە ئێمە مەبەستمان لە ئاردەکە کوردی بی لوبنانی بی هەرچ بی ئەمە مەبەستمان ئاردەکەی کە لەگەنم دروست بووە ئەوە وا دەکات ڕێژەی شەکر زیاد کار لە جسم هەروەها برنج بە هەمان شێوە گلایسیمیک ئیندێکسی زۆرە یعنی قابلیەتی بەرزکردنەوەی ڕێژەی شەکر ناخوێن زۆرە کەواتە دەبێت نان و برنج و سەمون و شعریە ئەوانە دەبێت کەم کاتەوە شیریناتی زەربێکی گەورەی لەسەردا بنێ وەرزشکردن ڕۆژانە بەلای کەمەوە 25 لە بۆ 30 دقیقە بە پێ بڕوە تۆزێک ڕێگەچوونێکی بەلەز و هەفتانە 5 ڕۆژ بڕوە ئەوە باشترین سیستمی خۆراکی و هەروەها وەرزشکردن لە بۆ نەخۆش دەکرێت زۆر گرنگە دەبێت ئەو شتە هەبێ ئەگەر نەبێ بەعیلاج بەتەنیا چارەسەر نییە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی